ئەم کاتتان باش. بەڕێوەبەری گشتی دامەزراوەی میدیای زووم ئەمڕۆ لە بەغداد بەشداری لە کۆبوونەوەیەکی ڕاوێژکاریدا کرد کە دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق ڕێکی خستبوو. نوێنەرانی کەناڵەکانی ڕاگەیاندن لە عێراق بەشداریان لە کۆبوونەوەکەدا کردبوو کە تایبەت بوو با گفتوگۆ لەبارەی بابەتەکانی پەیوەست با کارتی ڕاگەیاندن لە عێراق، لە نێواندا تاوتوێکردنی ئەو بربەستانەی دێنە بەردەمکاری پیشەیی کەناڵەکانی ڕاگەیاندن. هێمن مەحموود بەڕێوەبەری دامەزراوەی میدیای زووم دەڵێت زیاتر لە 2 کاتژمێر گفتوگۆیان کردووە لەبارەی ڕەوشی میدیاوە، هەم گرفتی تەکنیکی باسکراوە و هەم ئاستەنگەکانی بەردەمکاری پیشەیی. زووم ئەم کۆبوونەوەی کردە دەرفەتێک تاوەکو ناڕەزایی بەشێک لە ڕۆژنامەنووسانی هەرێم بگەێنێت تا دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق لەبارەی ڕێنمایەکانی ئەم دوایی وەزارەتی ڕۆشنبیری هەرێم کە ناڕەزایی لێکەوتوتەوە و هەندێک لە داکۆکیکارانی ئازادی ڕادەربڕین بە ئینقیلابی ئەعلامی ناوی دەبن. بۆ پێی کۆتوبەندی زیاتر خراوەتە بەردەمکاری میدیای لە هەرێمی کوردستان و لە زۆر ڕووەوە دژی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007. هێمن مەحموود لەگەڵ سەرۆکی دەستەکەدا باسی لەو ڕێنمایانەی وەزارەتی ڕۆشنبیری هەرێم کردووە و پێی گوتووە کە ئەمە پاشەکشەیەکی جددیە لە ئازادی ڕادەربڕین، سنوورەکانی کاری میدیایش بەرتەسک دەکاتەوە. ئێستا ڕاستەوخۆ لە بەغدادەوە هێمن مەحموودمان لەگەڵا. کاک هێمن لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا چی گوترا و باسی چی کرا؟ دواتریش ئەوەمان بۆ ڕوون بکەرەوە کە چیتان گوت لەبارەی ڕێنمایە تازەکانی وەزارەتی ڕۆشنبیریەوە. بەڵێ میرەوان خان، کۆبوونەوەکەی ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراقدا بوو. دیارم کۆبوونەوەیە تایبەت بوو بەو میدیایانەی کە لە دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق CMC مۆڵەتیان هەیە، تەنها ئەو میدیانە بانکرابوون. زووم و یەکێک لەو میدیا عێراقیە کوردیانە بانکرا بوو. لە کۆبوونەوەکە دکتۆر عەلی مەیدوتی ئەوان پشتیوانی تەواوی دەستگاکانی ڕاگەیاندن دەکەن، پشتیوانی هەموو کارەکانیان دەکەن. تەنانەت نمونەی کۆبوونەوەیەکی خۆی و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی گێڕایەوە کەوتی لەگەڵ سەرۆکوەزیران کۆبوومەتەوە. ئەو پێی گوتۆم کە هەموو وەزارەتەکان هەموو وەزیرەکان مانەیان لە هەر شتێک کە میدیاکان دایانەوێت مهم ئەوەیە کارێکی باش بکرێت و پشتیوانی لە ڕای ئازاد و کاری میدیا بکرێت بە شێوەیەکی ئازادانە. لەناو ئەم کۆبوونەوەدا تۆ دەزانی ئێمە نزیکەی 2 هەفتە زیاترە ڕێنمایەکی وەزارەتی ڕۆشنبیری دەرچووە. من لە کۆبوونەوەکەدا زۆر دەرفەت نەبوو، بەڵام هەوڵمدا لە دوای کۆبوونەوەکە نوسخەیەک لەو ڕێنمایانی وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستان بەمەسەر دەست دکتۆر عەلی موایەت سەرۆکی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق پێم گوت ئەم ڕێنمایەکی تازەی وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستانە کە بە گوێرەی خاڵەکانی ڕێنمایەکە کاری میدیا سنووردار دەکات، کێشەیەکی گەورە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و میدیاکاران دروست دەکات. باسی هەندێک خاڵم کرد بە خێرایی بووی کە حەقدا بە حکوومەت کە میدیادا بخە، حەقی پێدا میدیا کاتە ناو لیستی ڕەشەوە، حەقی پێدات حکوومەت تەوجیهی هەموو موسەساتەکانی بکات کە ئەو میدیایە کە ئەیخەنە ناو لیستی ڕەشەوە معامەڵەی لەگەڵ نەکەن، قسەی بۆ نەکەن، نوعا ما بیخەنە گۆشەیەکە و نەتوانێت کاری میدیای خۆی بکە. ئەمانە هەموو ڕێگرین و مشکلە دروست دەکەن بۆ کاری میدیایی لە هەرێمی کوردستان. دیارە سەرۆکی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق بێ ئاگای خۆی دەبڕی لەوەی نەیزانی بوو کە ڕێنمایی وا دەرچۆ، کە ڕێنمایەکە تازەیە. من ڕێنمایەکەمدایە وتم ئەمە ڕێنماییەیە، لە وەڵامدا وتی ئێمە پێداچوونەوە دەکەین بەو ڕێنماییە کە ئێوە یاوتانە بمان، وتی خۆڕاستە ئەوە ڕێنمایی ئێمە نییە. ئێمەش بەڵێ پێم وت ئەو ڕێنمایی ئێوە نییە و ڕێنمایی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیریە، بەڵام ئەوان وتیان کە سەیر ڕێنمایەکە دەکەن دەیخوێننەوە. پاشان مشکلەیەکی تیا بوو بۆ میدیاکاران بە تایبەتی بۆ ئەوانی کە لە عێراق مۆڵەتیان هەیە و لە هەرێمی کوردستان کار دەکەن و بۆ ئەوانیشی کە هەرێمی کوردستان کار دەکەن، چونکە ئەوان حەق بەخۆیان دەدەن ئەو کاتە قسە لەسەر ئەو ڕێنمایانەکەن، چونکە ئەوانی کەمون بەم باس کرد بەلایەوە غەریب و چکەوتی ئەوانش کارێکی باش نییە. ئەگەر بەو شێوازە مامەڵە لەگەڵ میدیاکاران بکرێت، ناڵم کۆبوونەوەکە تایبەت نەبوو بەم بابەتی کە من باسم کرد، بەڵام من ئەوم بە هەلێک زانی، چونکە نزیکەی 2 هەفتەی ئەم ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستان دەرچووە کە ڕەزایەتی زۆری لێکەوتووە لە هەرێمی کوردستان. منیش ئەو کۆبوونەوە بە دەرفەت زانی و پێم باش بوو سەرۆکی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراقی لێ ئاگادار بکەمەوە بۆی ئەوانیش هەوڵەکانی خۆیان
خۆیان بخەنە گەڕ سەرباری ئەوەی دەیان ڕێکخرا و سنتەری دیکەی لە بواری سنتەری دیکەی بواری ڕۆژنامەگەری ئەوانش خەریکن لۆبی دروست دەکەن فشار دروست دەکەن بۆی ئەم ڕێنماییە جێبەجێ نەکرێت چکوان پیان وایە بەڕاستی ئەمە انقلابە بەسەر کاری میدیاییدا و مشکلێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسان و دەستگاکانی میدیا دروست دەکات لە دوا ڕۆژدا دیارەمە وردە و جێبەجێ دەکرێت خۆ لە بەغدادەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش